ڕەنگە شتێکی سیر بێت وڵاتێک میوە هەناردەی زۆرێک لە وڵاتانی دەوروبەری خۆی دەکات کەچی بەشێک لە دانیشتوانەکەی بەهۆی هەژاریەوە توانای کڕینی میوەیان نەبێت. ئەمە نمونەیە لە دۆخی خراپی ئابووری ئێران. هەرچەندە حکوومەتی ئێران با سەرۆکاتی ئیبراهیم ڕەیسی هەڵمەتێکی گەورەی ئابووری بۆ ناوخۆ دەرەوەی وڵات دەست پێ کردووە و هەوڵی بەهێزکردنی پەیوەندی ئابووریەکانی لەگەڵ وڵاتانی عەرەبی، ئاسیا و ئەمریکای لاتین دەدات و بانگەشەی ئەوە دەکات کە ڕێژەی هەڵاوسان بۆ یەک ژمارەی کەم دەکرێتەوە، بەڵام کاتێک ڕۆ دەچینە نێو چینی ناوڕاستی ئێران و پەڕەکانی ڕۆژنامەکانی ناوخۆیی و ئۆپۆزسیۆن دەکەینەوە، ئامارێکی مەترسیداری هەژاری، بێکاری، دوورکەوتنەوە لە خوێندن و زیادبوونی ڕێژەی بەکارهێنانی مادەی هۆشبەر دەبینی. بە گوێرەی راپۆرتێکی تۆڕی هەواڵی کاری ئێران ئێلنا، زیاتر لە یەک لە سەرسەی دانیشتوانی ئێران لە ژێرهێڵی هەژاریەوە ژیان بەسەر دەبەن. ئەوەش دوو هێندەی ساڵانی 2020 و 2021 دەبێت. بەهادین حسێن هاشمی بەڕێوەبەری پێشووی بانک و کارناسی ئێران لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ماڵپەڕی خەبەر ئۆنلاینی ئێران ئامارێکی مەترسیداری لەبارەی دۆخی بژێوی خەڵکی ئێران بڵاو کردەوە. هاشمی ڕایگەیاند چینی ناوەڕاست بەکارهێنەری سەرەکی بەرهەمە ناوخۆیەکانە، بەڵام لە 2 ساڵی ڕابردوودا ڕۆبەڕووی قەیرانێکی گەورەی ئابووری بوونەتەوە و چینی ناوەڕاست لە ئێران هیچ هێزێکی نەماوە. ئەو بەرپرسەی پێشووی ئێران دەژڵێت ئەو خانەوادانی کە داهاتیان کەمتر لە 30 ملیۆن تومەنە لە مانگێکدا لە ڕیزی هەژارەکاندان و بە گوێرەی ئامارێک لە 170 خەڵکی ئێران هەژارن و ڕۆبەڕووی قەیرانی پەروەردە، تەندروستی، دەرمان، خواردن و نیشتەجێبوون بوونەتەوە. لەلایەکی دیکەوە مستەفا دارایی نەژاد سەرۆکی یەکێتی بارفرۆشانی ئێران لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەی ئیمڕۆز باسی لە توانای هاوڵاتیانی ئێران بۆ کڕینی میوە کرد. دارایی نەژاد دەڵێت لە کاتێکدا کە میوەیەکی زۆر بە وڵاتە عەرەبیەکان و تورکیا هەناردە دەکرێت، بەڵام لە ناوخۆی وڵاتدا نرخی میوە لە 150 زیادی کردووە و بە گوێرەی ئامارێکیان لە 120 هاوڵاتیانی ئێران توانای نییە میوە بکڕێت. حسێن ڕاغڤەر پسپۆڕێکی بواری ئابووری ئێرانیش با ڕۆژنامەکەی ڕاگەیان کە هاوڵاتیانی ئێران لە قەیرانێکی سەختی نیشتەجێبووندان و گوتیشی حکوومەت پێشتر بەڵێنی بە هاوڵاتیان داوە کە 960 ملیۆن تومەن قەرزی خانوبەرە بە هاوڵاتیان بدات، بەڵام لەگەڵەوەی کە ئەو بڕەپارەیە ناتوانێت دەردی هاوڵاتیان دەوا بکات، بەڵام حکوومەت ئەو بەڵێنەشی نەبردۆتە سەر و قەیرانی نیشتەجێبوون بەردەوامە. ڕۆژنامەی ئەبراریش راپۆرتێکی لەبارەی زۆربوونی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە ئێران بڵاو کردەوە و ئاماژەی بەوە کردووە کە هۆکاری سەرەکی زۆربوونی بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان هەژاریە. لە راپۆرتەکەدا هاتووە لە ئێستادا نرخی مادە هۆشبەرەکان زۆر هەرزانە و هەموو کەسێک دەستیان پێدەگات و هەژاری وایان لێ دەکات کە دەست بۆ مادە هۆشبەرەکان ببەن و بەم شێوەیە لە کێشەکان هەڵدێن و بۆیەش ئەگەر کێشەی هەژاری چارەسەر نەکرێت، ڕێژەی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان زیاد دەکات. کێشەیەکی دیکە کە بەهۆی هەژاریەوە بەرۆکی کۆمەلگای ئێرانی گرتوتەوە دەست هەڵگرتنە لە خوێندن. ڕۆژنامەی ئەبرار راپۆرتێکی دیکەی لەبارەی گرانبوونی بەهای خوێندن و بە تایبەتی خوێندنی خوێندنگا تایبەتەکان بڵاو کردوتەوە. لە راپۆرتەکەدا بە تایبەتی لێدوان لا کەسوکاری ئەو منداڵانە وەرگیراوە کە بە کرێکاری و دەستگێڕی خەرجی خوێندنی مناڵەکانیان دابین دەکەن. لە راپۆرتەکەدا باسی ئەوە دەکرێت کە هەرچەندە ڕێژەیەکی دیاریکراو نییە، بەڵام بە شێوەیەکی زۆر مەترسیدار هەژارەکان منداڵەکانیان لە خوێندنگاکان دەردەهێن و منداڵەکانیان ڕوو لە کرێکاری دەکات.